ئای زۆر شت هەن لە دڵمدایەوە ئاز دەکەم بیدر شێوێنم زۆر شت هەن لە دڵمدایە ئاز دەکەم بیدرچێنم پیر بووم کەلکە نمایە زووتێنم زەوقی زارانم نییەم پڕ بەدڵ بەزری شێنم ئیتر کاتی هاتووە سیدی خۆم ناخافڵێنم من وەکو بەعزەکانیم سەر لە خۆم ناشێوێنم لەسەر بەند و گۆرانی دڵی کەس ناڕەنجێنم ئیدی سرم نایەشی هەڕۆی تێناڵێنم بەخوای دەبنمایە بە یەکزاری واز دێنم سوێن بە دین و ئیمانم لەو هەولێرەش نامێنم دەڕۆم سرم هەڵدەگرم ناوی خودای لێ دێنم ئەز ناکەم چیدی عومرم بە وەزعی بدۆڕێنم پەشیمانم نازانم زۆر خۆمی لێ دەربێنم ڕوو دەکەمە هەردایەک دنیا دەکەوتە شوێنم ئەز ناکەم کەس عادسکەم دڵی کەس بێشێنم ناچارم بۆ بەعزێک شت دەبێت چاو بن و قێنم دەزانم لەو ڕێگایە ڕۆژێک لێ دەڕشێ خوێنم ئیدی بۆ بەخۆمەوە خەڵکی ئیدیش بفەوتێنم من ویستم لە ڕێی هونەر خەڵکی باگاوێنم بۆ دەبێ بێزارم کەن ناچار بم بیوەستێنم ترسم لەوەی نێدەمرم لەو ژیانەی نامێنم ئەز دەکەم پێشی مەرگم پەیامەکەم گەیێنم ئاگری غەم لە دڵمدایە ئەز دەکەم دایمرچێنم ئەگەر خەڵکی لێم گەڕێن بە باشی دەیگونجێنم هەر بەندێک ئەمن بیڵم دەبێ ئاوی لێبێنم با بەعزێک وا نەزانن وجودم ئەگەر هەوەسم لێبێ بە دڵ دەنگم هەڵبێنم لە سەنگەری بەعزێ کەس هوناری خۆم دەنوێنم دەبا بێنە مەیدانم زانن چی دەخۆڵقێنم تامەی خۆی پێ مهمە لەسەر جێ دەیسوڕێنم سوێن بە دین و ئیمانم هەڕوو باڵی دەردێنم بابێ خۆی بجەڕبێنێ حتمەن بۆی دەسەلوێنم هەر هەمووی بەندی خۆمە بە خۆم دەیان نەخشێنم بەخوای عادەتم نییە خۆم بە هیچ کەس بسوێنم بێزگەل لە خودای گەورەش سەر بۆ کەس دانانوێنم تا شەڕم پێ نەفرۆشن گورزی خۆم ناوەشێنم حەقم لای بەعزێ کەسە ڕۆژێک لێیان دەستێنم وا نەزانن بێدەنگم خۆمتان تێناگەیێنم بە ئەڵڵا و ڕۆژە دێ ئەو بێدەنجێی دەشێنم ئەوانەی خیانەتیان کرد دەبێ هەڵیان پەڕێنم هەر کەس خیانەتم لێ بکە تاما ببنای دوێنم بازانن خیانەتکارن وایە قەول و بەڵێنم گەر حوکمێکم لەدەست بێ بەخوای دەیان قسێنم لەگەڵ سەید فەرمانم بە جوانی پێشی دێنم بۆ فەرمان بێلانەی دوژمنی دەتۆپێنم پایەدار بێ فەرمان پایەدار بێ فەرمان سڵاوی دەگەیەنم شاد بێ فەرمان بێلانە خۆمی دەبەردەبرێنم کاک فەرمان برای زاوەش ئەماسەی دەخولقێنم کاک محمود زاوایە دوژمنی دەتۆپێنم جمعی بە تۆفیقی خوای بوشی بۆ داوەزێنم